باڵە خوشکە زریان مام فەرموو. خاگیان سلام علیکم. عەلەیکم السلام وەرەحمەتوڵڵا دادە زریان. وڵی مام خاگیان پرسیارێکمە بوو. من دایکم بە نەخۆشی ژێرپەنجە کۆچی دوایی کرد. ولی خۆش بێ. اینجا ئێستا کەمە پارەی هەیە بۆ حەج بۆ مادانەوە، ئایا زەکاتی لێکەوێ؟ بڕەکەی چەندە؟ 2 ملیۆن زیاترە خوشکە؟ وڵایی وەزان 50 وەرەقا بێت تقریباً. بەسەر چاو ستا وەڵامت دەدەم و بەسەر چاو خوشکە زۆر سپاسەکە مام خاگیان بەڕێزی زۆر سپاس خوار لەکە. خوشکە زریان دڵی دایکم بە نەخۆشی سەرەتان مرد یا ڕەبی خالی خۆش بێ هەر کەسێ بۆ نەخۆشیانە بمرێ ئینشاءالله پلەی بەرزی هەیە لە قیامەتە لای پەروەردگاری خۆی خوا لە گوناهەکان پاکی کردوێتەوە. 50 وەرەقەی هەیە زەکا داتان ناوە حەجی پێ بکەن. بەڵێ هەر پارەیەک دابندرێ بۆ زەکاتدا بۆ حەج دابندرێ بۆ خێر و خێرات دابندرێ بۆ مزگەوت دابندرێ هەتا وەکو پارەکە بەدانرایی مادام ساڵێکی بەسەرە تێپەڕیوە لە ماڵە واجبە لە 40 وەرەقەدا وەرەقەیەک دەرکەن، یعنی 125 دلار لەم زەکات ماڵەدا هەیە. ساڵێکی کەمایەوە دیسان 125 دلاری کە هەیە، ساڵێکی کەمایەوە 125 دلاری کە لەم 50 وەرەقەیە دەڕوە. نابێ بڵێ وەڵا خۆی من معاملەی پێوە ناکەین، نافرۆشین، ناکڕین، لێی ناخۆین، ئەمە بۆ حەج دانراوە. کەسێ پارەی بۆ حەجدا نابێ، ئەوە بابەتێکی باش بۆ ئەوی خوشکە زریان و دوژاندی. کەسێ پارەی بۆ ژنیهێنان داناوە، گەنجێکە پارەی کۆ کردوێتەوە، ئێستا 10 ملیۆنی کۆ کردوێتەوە، دڵێ بە ئیزنی خوا گەورە کە بوو بە 20 ملیۆن پارەکە ناخۆم نایدەم بە هیچ، کۆم کردوێتەوە دواتر دەیدەم بە زێڕ و کەلوپەلی بوو گواستنەوە ئەوانە. ئەم پارەیە ڕاستە تۆ بە مەبەستێکی زۆر خێردانناوە کە هاوسەرگیریە، بەڵام چونکە ساڵی بەسەرا تێپەڕیەوە لە 2 ملیۆن و 3 ملیۆن تێپەڕی کرد ئەبێ هەموو ساڵە زەکاتی لێ بدەیت. با دەستکاریشکی نەکەی، با نەشی خۆی با بۆ خواردن و نەفەقەشدان نەنابێ، با بۆ قەرزدانەوەدان نەنابێ. کەسێک بە نێتی ئەوەی کەوا حەجی پێ بکە پارەی کۆکردەوان و داخیلەی دانا و کۆبووەتەوە ئێستا بۆتە 60 وەرەقە بە ئیزنی خوا دەبێ هەموو ساڵ زەکاتی لێ بدە. نابێ بڵێ وەڵای من خوا من پارەی مامەڵە نییە، ئەمە هی کڕین و فرۆشتن نییە، ئەمە زیاد و کەم ناکە، هەر بە دانراوی ماوەتەوە بە هەر نێتێک بێ ئەبێ پارە ئەم پارانی کە دانراون وەکۆی خوشکە زریان باسی کرد ئەبێ زەکاتیان لێ بدرێ.